سڵاوتان لێبێت لە کەناڵە ئازا و ئازادەکەی بیکەیفۆ لە 15 ساڵیاتی تێپەڕبوونی شەهیدی قەڵەم ڕۆژنامەنووس سەردەش عوسمان کە ئەوکاتە لەگەڵ تێپەڕبوونی 127 ساڵیاتی ڕۆژنامەگەری کوردی و پێشێلکارەکانی بەردەم ڕۆژنامەنووسان و میدیاکاران بۆ مەبەستەش ڕێکخراوی حەڤەی شوبات ئەم یادەی بەرز ڕاگرت لە بێرمیگام. ئێستا دەچینە لای ئەندامانی ئەو ڕێکخراوە بۆ وەرگرتنی وتەکانیان و هەروەها هۆکاری گربوونەوەکەیان لێرە. بەڕێزت ئەمڕۆ لێرە گرت بووجێتەوە، هۆکار و هەدەفت چییە لە گربوونەوەکەی ئەمڕۆ؟ ئێمە بۆ یادی شەیدی قەڵەم شەید سەردەش عوسمان لێرەین. ئێمە ئەو یادە بەرز ڕادەگرین و هەمیشەش ئەوانەی ڕۆژنامەنووسانی لە هەرێمی کوردستان کە کەوتونە بەر فیشەشی ئەم دەسەڵاتە کوردیە ئێمە بێدەنگ نابین و هەمیشەش دەنگمان دەبێت و بێدەنگ نابین لەو نایەکسانیە و ئەو کوشتنی ڕۆژنامەنووسانە بەبێت دادگایکردن. ئێمە وەک چالەکان و ئازادی خوازانی وڵاتی بەرتان ئەمڕۆ گرتبوونەوە لە بەرجارێک لە یادی 50 ساڵی شەیدبوونی شەید سەردەش عوسمان. شەیدبوونی سەردەش عوسمان ئەو سلمێنەرێکە لە وڵاتی ئێمە هیچ ئازادیەک نییە، هیچ قەڵەمێکی ئازاد لە وڵاتی ئێمانە، بۆیە ئێمە ئەو ڕووداوە شەرمەزارەکەین و تاماوین سەرکۆنەیەکەین. ئەمڕۆ ئاساوین بە یادی شەیدکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان کە ئێمە ئاساوین دەمان هەوێ ئەو ئازادی لە هەرێمی کوردستان سەرکوت کراوە دەمان هەیە بە زووتری کات ئێمە ئەو ڕای و ئازاریە دەربخەین بۆ هەموو گەلانی جیهان بۆ ئەوانەی کە لێرە دەستخۆشی لە هەموو دەکەم کاتون بۆ ئەم خۆپێشاندانە و ئینشاڵڵا بەرداوامیش دەبین لەو خۆپێشاندان. ئێمە ئەمڕۆ وەکو چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی حەڤەی شوبات لە شاری بێرمینگام کۆبووینەتەوە. دیارە ئەمڕۆ بەشداریمان کرد لەم گردبوونەوەیە تاوەکو ئیدانەی کوشتنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان بکەین کە 15 ساڵ پێش ئێستا بەدەستی پارتی دیموکراتی کوردستان شەهید کرا. ئەوەی جێی باس ئەوەیە کە تاوەکو ئێستا دادگایی بکوژانی ئەم دەسەڵاتە نەکراوە کە ئەمە جێ پرسیارێکی گەورەیە و هۆی سەرەکیەکەی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە ئێستا لەسەر حکمن بوونە هۆکار هەر خۆیانەوە بوون کە ڕۆژنامەنووس سەردەش عوسمانیان شەهید کرد. 15 ساڵیاتی تیرۆکردنی سەردەش عوسمان وەکو ڕێکخراوی حەڤەی شوبات هەستان بەیادکردنەوەی 15 ساڵیاتی تیرۆکردنی سەردەش عوسمان کە لەلایەن بنەماڵەی بەرزانی و بەناحەق تیرۆر کراوە تاکو ئێستاش بەکارانی ئەم تاوانە بە سزای خۆیان نەگەیشتنەوە. لە یەکتریشەوە دەمانەوێت بەگوێ دەسەڵاتدارانی بەریتانیای دا بدەین کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان چ فێرحەونێک و چ دیکتاتۆرێکن کە هەڵدەستن بە کوشتنی ڕۆژنامەنووسان و دەنگە بوێر و ئازاکانی هەرێمی کوردستان وەکوبکردنەوەی ئەو دەنگانەی کە بوێرە نازانە و ڕەخنە لە دەسەڵات دەگرن. بەخراتان دەکەین. زۆر سوپاس. بەڵێ ئێمە ئەوڕۆ هاتوین بۆ بەرزڕاگرتنی ساڵیادی تیرۆرکردنی سەردەش عوسمان کە لەلایەن بنەماڵەوە شەهید کرا و تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و کوبکردنەوەی ئازادی ڕادەربڕین بە هەموو شێوەیەک شەرمەزار دەکەین و دژی ئەو کوبکردنەوە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانین. لە کاتێکدا هەموو کۆمەلگایەک پێویستی بەوەیە کە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری لە پلەیەکی باڵادا هەبێ بۆی کۆمەلگایەکی پێشکەوت و دیموکرات خواز بێ. بەڵام بەداخەوە هەرچەند لە وڵاتەکەی ئێمەدا وەکو قانون یاسایی مافی مرۆڤ و ڕۆژنامەگەری هەیە، بەڵام بەداخەوە بە هیچ جۆرەگیشی پێ ناکرێ بەڵکو بەپێی مەساڵحی بەرپرس و دەسەڵاتداران بەکاردەهێنرێ. دووبارە و سێبارە بکوژان و تیرۆرانی ڕۆژنامەنووسان و کوبکردنەوەی ئازادی ڕادەربڕین شەرمەزار دەکەین. بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم. ئێمە ئەوڕۆ لە شاری بێرمیگام وەکو ڕێکخراو و ئەندامانی ڕێکخراوی حەڤەی شوبات لێرە کۆبووینەوە دژی 15 ساڵیادی شەهیدی قەڵەم کوشتنی شەهید سەردەج عوسمان. تەنها سەردەج عوسمان کەسێکی چالاکوان و ڕۆژنامەنووسی گەنج بوو، ڕەخنەگر لە دەسەڵات بووە، بە تایبەت مەسعود بارزانی کە سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان بوو. بەڵام بەداخەوە کە تەنزێکی نامەیەکی وەکو تەنز ئاراستەی بنەماڵەی بارزانی کرد کە من عاشقی کچەکەتانم، ئەوانش داکەمدا شەهیدیان کرد و تیرۆریان کرد. ئەمڕۆ گربوونەوەمان بۆ پاڵپشتیکردن و پشتگیریکردنی ڕۆژنامەنووسان و دژی شەهیدکردنی شەهیدی قەڵەم سەردەش عوسمانە کە یادی 15 ساڵیەتی وەکو بەرزڕاگرتنێک بۆ یادی ئەم شەهیدە و پێنووس بەدەستە وەکو حەڤەی شوبات خەستاوین بە گربوونەوەیەک لە شاری بێرمیگام. ئەمڕۆ 5/5/2025 15 ساڵ تێدەپەڕێت بەسەر شەهیدکردنی سەردەش عوسمان. بەداخەوە بەم کردە تیرۆریسیە ئێمە وەک ڕێکخراوی شوبات حەڤەی شوبات هەستاوین بە خۆپیشاندان و گرتبوونەوەیەک دژی ئەو دەسەڵاتەی کە بە ناحەق ڕۆڵەکانی خۆی تیرۆر دەکات یان لە کونجی
ڕەنجی زیندانەکان دەهێڵێتەوە تا ئەو کاتەی دەچونە ژێر ڕێکێفیانیان ئەوەتانێ بکوژانی زۆر بە ئاسانە دەسوڕێنەوە بەداخەوە ئێمەش لە ڕێکخراوی حەڤەی شوبات ئیدانی ئەم کارەکەین و بەردەوامین وە سەردەش عوسمان و هەزارها سەردەش عوسمان نەمردن و زیندوو بوونەتەوە. ئیمڕۆ ڕێکخراوی حەڤەی شوبات لە شارەکانی لەندەن و بێرمیگام و ماچستەر و نیوکاسڵ و گلاسگۆ ئەم یادەی بەرز نرخاند. یادەکەی ئیمڕۆ لە بێرمیگام جیاوازتر لە شارەکانی تر بە بێرزکردنەوەی قەڵەم بە قرتێلەی سپی پێچرا و یادەکە بەرز ڕاگیرا. ئەوەی کە گرنگ بوو ئەندامەکانی ڕێکخراوەکە تاکیدیان کردەوە وەکو ڕەنگی سووری هێلەکەکانیان سوورن لەسەر بەدەستهێنانی مافەکانیان. چیاس عات پەیامنێر بیکەیفۆ.